فەیلسوفی یۆنانی سوکرات دەڵێت حکمەتی ڕاستەقینە بۆ هەر یەکێک لە ئێمە لەو کاتەدایە کاتێ تێدەگەیت کە چەند لە ژیان و لە خۆمان و لە جیهانی دەور و بەرمان تێدەگەین. لە واشنگتن دیسیەوە ستافی سڵاوی زایەڵەی داهێناتان لێبێت. فیلمێکی ناوازە بۆ گۆرانی بێژە ئەفسوناویە ئیتالیەکە ئەندریا بۆچێلی دروست کراوە. بیرۆکەی ئەم فیلمە نەوەخولێکیە کە لە بازنەی ئیمان و ڕوحانیەتدا دەسوڕێتەوە لە کاتی پەتاکەدا دروست کراوە. ئەم گەشتە لەگەڵ خۆشەویستەکەیدا دەست پێ دەکات. چاوپێکەوتنیشی تایبەتیان لەگەڵدا ساز کردووە. فەرموون بینەری ئەم ڕاپۆرتە بن. فیلمی نمایشی ئەندرێ بۆچێلی بە ناوی گەشت فیلمێکی تایبەتی مۆزیکی ناوبراوە کە خۆی و هاوسەرەکەی ڤێرۆنیکا بێرتی بە سواری ئەسبە ڕێگای دێرینی فرانسەجینای ئیتالیادا گەشت دەکەن. من پێم وایە دەستبەجێ دوای ماوەیەک لە ژیان ئەوەی لە هەر یەکێک لە خۆماندا لە ماڵەوە بەهۆی نەچوونە دەرەوە بینیمان هەر بۆیە ئەندرێ بڕیاریدا هەتا بتوانێت بە خێرایی سواری ئەسب ببێت بۆ ماوەیەکی درێژ چاوەڕوانی نەکات. پێم وایە 250 میل مەودایەکی درێژە. جا بیرۆکەکە گەڵاڵە بوو، ئەوەش دوای ماوەیەکی درێژ لە پەژارە. کۆبوونەوەمان لەگەڵ پاپا بۆ من یەکێک بووە لە هەرە ساتە ناوازە و قەشەنگەکان بەوەی کە ئەسپەکانمان ببینە گۆڕەپانی سینت پیترس لە بەردەم پاپا. ئەوە لە ڕاستیدا لای من زۆر سەیر بوو. با بڵێین دوای ماوەیەکی تاریکی جەستە و مێشک پێویستیان بە ئۆکسجینە. جەستە و ئۆکسجینە لە ژینگەی کراوەدا دەبینێتەوە. هاوکات ڕۆحیش ئۆکسجینی خۆی لە بیرکردنەوەی قوڵ و نزادا دەدۆزێتەوە. بیرۆکەی ئەم نمایشە تایبەتە نەوەتخولەکیە کە سەبارەتە بە ئیمان و ڕۆحانیەت لە کاتی پەتاکەدا لەدایک بوو دوای ئەوەی بۆچێلی پێداگری لەسەر ئەوە کرد کە هەر بربەستەکانی سەر پەتاکە کۆتاییان هات درێژە بە سواربوونی ئەسب دەدات. لە گەشتێکی ئاوەهای دوور و درێژدا ناتوانیت هەمیشە بێدەنگ بیت، تەنانەت کە ئەگەر بێدەنگی زۆر جار لە قسەکردن ڕەوانتر بێت. ئەم گەشتەمان لەگەڵ هونەرمەنداندا بڕی کە هەتا ئەو کاتە نەمدەناسین، هەر بۆیە ناسینیان بەشێکی گرنگی ئەو ڕێگا درێژانە بوون کە دەمانگرت نەبەر. لە مانگی پێنجدا ئەندرێ بۆچێلی بەردەوام دەبێت لە ڕۆژانی گەشتەکەی بۆ ئەمریکا بۆ ساڵی 2023 دووشەو لە لۆس ئەنجلس لە یاری ئەفسانەی هۆلیوود بۆڵ و لەگەڵ نمایشەکانی لە ساکرامنتۆ و سیادڵ و سۆلت لیک سیتی و شیکاگۆ و مینیاپۆلیس. توانایی یەکێکە لە ئامانجەکانی دەبێت هەمومان بەجێ بگەێنین. کاتێک گەنج بووم هەستم دەکرد بە دیهێنانی خەونەکانی مرۆڤ مەحاڵە و لە هەموو جارێکدا ڕوبەڕووی دەرگای داخراو دەبوومەوە. بەڵام کاتێک یاوەرانم گوتیان نەخێر بە جێگەیاندنی خەونەکانت ئاسانە، ئەو کاتە هەستم بە ئاستی گرنگی بە دیهێنانی خەونەکانمان کرد. دەبێت ئێمە پابەندی بە جێگەیاندنی خەونەکانی خۆمان و کەسانی دیکە بین. ئەندرێ بۆچێلی گۆرانی بێژی ئەفسانەیی تەمەن 64 ساڵانە ئاماژەی بەوەش کرد کە ئەمریکا هەتا ئێستا ماڵی دووەمێتی و خەڵکی ئەمریکا وەک پێشتر چەندان جار گوتبووی ڕەنگە ئەو خەڵکە بن کە ئەو پەڕی خۆشیان ویستوم و هەمیشە وایان لێکردوم هەست بەوە بکەم، هەر بۆیە هاتم بۆ ئەمریکا، ئەو کارەی هەمیشە مایەی خۆشحاڵیمە. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. لە ساڵی 1982 ڕووی لە تاراوگە کردووە. هەر لە سەرەتای گەنجێتیەوە سەرقاڵی خوێندنەوەی فەلسەفە و شێعر و کاری فۆتۆگرافەری بووە. بڕوانامەی بەکەلۆرسی لە فیزیادا تەواو کردووە. دکتۆر ڕێبوار فەتاح سەرسام بووە بە شێعر و فۆتۆگرافەری و فەلسەفە و هونەر بەگشتی. لە 20 ساڵی ڕابردوودا وەک شارەزایەک لە ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کار دەکات. دکتۆراکەی لەسەر ڕووناکی و عەدەسە بووە. دکتۆر ڕێبوار فەتاح نزیکەی 2 دەیە خەریکی دیزاینکردنی عەدەسە و مایکرۆ عەدەسە و سیستیماتیزەکردنی ڕوانگە و بینایی بووە. ئەم پاشخانە بەهێزە لە تێگەیشتن لە تەکنۆلۆژیای کامێرە و سروشتی ڕووناکی هەردووکیان پێکەوە پێویستی هونەری فۆتۆگرافی لە خەیاڵیدا دەنەخشێنێت. ئێستاش دکتۆر ڕێبوار
لە زایاڵی داهێنانەوە میوانتانە. ئەم کاتت باش کاک دکتۆر. ئەموو کاتێک تەماش. زۆر سپاس دەکەم. هەڵبەت دکتۆر ڕێبوار ماوەیەک لەمەوبەر پیشانگایەکی زۆر جوانتان کردەوە، زۆر خۆشحاڵم هەنە ڤیدۆکانم بینی پیشانگایەکی فۆتۆگرافەری. لە ئێستاشە پیشانگایەکی گەورەتان کردوێتەوە لەگەڵ کۆمەڵی فۆتۆگرافەر و بە هەڵەیان نەچوو بم هونەرمەندی شێوەکاریش لە لەندەن. پێمان خۆشە ئەم هەنگاوی ئێستامان بۆ باسکەن چۆن توانیتان هەمووتان پێکەوە کۆبنەوە لە پرۆژێکی ئاواناوەزەدا. ینی حەزەکەم کە بەڕاستی کرێدتێکی زۆر بم بە هونەرمەندی هاوڕێم کاک مەریوان جەلال بەڕاستی ماستەرمایند و ڕێخەری هەردوو پێشەنگاکە خۆی بووە. لە سەرکەوتنی پێشانگای یەکەممان هانی داین بۆی کە بتوانین لە جێیەکی جوانتر پێشەنگایەکی دیکە و فراوانتر بکەینەوە. کاک مەریوان توانی ئەو کارە بکات. لەم پێشانگایەدا 4 فۆتۆگرافەرین، من و کاک سەرنگ حارس و سامان مامە خەلانی و دەروون قەراخی. کاک مەریوان خۆی بە مۆزاییک بەشداری کردووە، زۆر کاری زۆر جوانی هەیە. دیارە ڕۆژی کردنەوەی پێشەنگاکە بە فەرمی سبەینەیە لە سەعات 6:30 بە کاتی لەندەن. دیارە خۆی پێشەنگاکە لە ڕۆژی دووشەمەوە کراوەتە، لە ڕۆژی سێشەمەوە کراوەتەوە، بەڵام ڕۆژی کردنەوەی فەرمی سبەینەیە. ئیتر بەڕاستی ئەمە کاری شێوەکاری تایە، دیارە بڵین وێنەی کێشراوە فۆتۆگرافە لەگەڵ سیرامێکی کاک مەریوان جەلال خۆ زۆر جوانە لە کنیسەیەکە لە بڵین ڕۆژ ئاوای سێنتەری لەندەن. بەڵێ هەڵبەت هەر لێرەوە سڵامان هەیە بۆ کاک مەریوان بۆ ئیشکردن بەڕاستی بۆ پرۆژە جوانانە. هەڵبەت لە هەندێک لەو ڤیدیوانەی کە بۆیان ناردەم برادەران بە حەقەت ئەبینم کە بینەران یان میوانەکان زۆربیان بەریتانین ینی وڵاتەکانی دیکەن زۆر بە خۆشحاڵیەوە و بە تامەزرۆییەوە لە پیشانگەکەی پێشوتانە کە پێکەوە کردبووتانەوە بە هاوبەشی ئامادەبوونێکی جوانیان هەبوو هاوکات ڕاو بۆچوونی زۆر جیاواز و ڕاو بۆچوونی زۆر دڵخۆش بوون بەو پیشانگایی ئێوە. هەڵبەت گرنگە توانیتانە کۆنێکشنێکی لەو جۆرە دروستکەن، پەیوەندێکی لەو جۆرە دروستکەن لەگەڵ بینەرانی بەریتانیا و وڵاتانی دیکەیە. بڵێ ینی بەڕاستی بیرۆکەی بنەچەی پێشنگاکە هی من بوو نزیکەی 2 ساڵ لەمەوە پێش لەگەڵ کاک مەریوان لە پێشەنگایەکی دیکەدا باسماکە. من لەو پێشەنگایەدا بە وەرگێڕانی شێعر بەشدار بووم لە پلیمەسی بەریتانیا کرایەوە لە کاتیدراڵێکی زۆر جوانە. ئیدی وردە کارمان لەسەر کرد. پێشەنگەکە سەرنجڕاکێشە چونکە 4 کوردن لە باگراوندێکی وەکو یەکەوە هاتوون و هەمان زمانیش دەدوێن، بەڵام ئەوە یەکی خستون ڕەنگە یان فۆتۆگرافە. ئەوە زۆر سەرنجڕاکێش بوو لە لای بڵین میوانی ئەوروپی. سەرباری ئەوەش کە ئێمە لەیەکەوە نزیکین و لە باگراوندێکی وەکو یەکەوە هاتین و سیانیشمان بەلانی کەمەوە لە لەندەنەژی کەچی دیدمان بۆ ژیان زۆر جیاوازەوەکو لە وێنەکان ئابینی کە ئێستا پیشانی. بڵێ کاک ڕێبوار هەڵبەت کە سەیری وێنە فۆتۆگرافەرەکانی تۆم کرد هەمیشە ینی جیاوازێکی گەورە جیاوازێکی قوڵ لە ئیشەکانتا هەیە بەچی بەوەی کە هەمیشە لە دەرەوەی چوارچێەوە و سنوورەکانەوە فۆتۆ ئەگریت وەک چاوێکی دیکە لە دەرەوەی زەمن، چاوێکی دیکە لە دەرەوەی چوارچێەوە و ئەو سنوورەی کە فۆتۆ دایئەنێت. ئەم شێوازی ئیشکردە چوونە ناو ژیانی مرۆڤەوە لە ژینگەیەکی جیاواز و لە شارە بە تایبەتی ئیشکردە لە شارە ژیانی شارستانی تاکە کەسێک، بەڵام بەچی بەو شێوە کراوەی کە ئیشی تیاکەی. ئەمە شێوازێکی زۆر گرنگ بوو. پێم خۆشە باسیکەی بۆ دەنگ ئەمریکا. ڕاستە بەڕاستی من ئەتوانم لۆمەی ئەوە بکەم کە من بڵین هونەرم نەخوێنوە، خۆم فێری هونەر کردووە. وەکو جەنابیشتان فەرمووتان بەڕاستی باگراوندم لە فیزیادا بە تایبەتیش لە ڕووناچی و لە لێنزە هاوکارم بووە لەوا کە بزانم چۆن وەکو بە ئینگلیزی پێڵێن
ڕووناچی مۆنوپل بکەم یا ڕووناچی یاری بە ڕووناچی بکەم ئەوە زۆر هاوکارم بووە لەبەرەوەی کە بڵین بڕوانامەیەکم نییە لە هوەرا بێت تۆزێک بڵێ یاخیەکەم لەوە هاتووە کە ڕەنگە کەسێک کە هوەری خوێن بێت خۆی لە قاڵبێکە ببینێتەوە یان کۆمەڵێک ڕێسا ئازانێ دەیەوێت بەو ڕێسایانە وێنە بگرێ من لە دەری ئەو ڕێسایانە وێنە دەگرم ئەوەش بۆی کە جێی سەرنج بێت دیارە ئەو شێوازەی منیش هەموو کەسێکیش حەزی پێ ناکات بۆ نمونە لە یانەی هوەری خۆما کە ئەندامم هەندێک لە دادوەرە هوەرەکان سەریان لی دەرناچێ هەرس ئەیهێن و ئەیبەن و هەندێکیانەڵەیە باهەڵی گرین بۆ دوایی بەو جۆرە بەڵام ئەوە ڕاستە لایەنێکی دیکەشی هەیە من وێنەکانم وێنەی مرۆڤن ئەگەر خۆشەویستێکی زۆر قوڵە بۆ مرۆڤ نەبێ بە هەموو جیاوازیەکەەوە بە جیاوازی باگراوندەوە زمانەوە نەتەوەەوە ڕەنگەوە تا دوایی بەڕاستی ناتوانانی لەو زۆرە ڕسمانە بگریت بە بۆچوونی من یەکەم هەنگاو بۆ ئەوی ببیت بە وێنەگرێکی چاک ئەبێ خەڵکە خۆش بێت سپاست دەکەین بۆ کاتەی پێتبەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین من سپاسیەوەکەم زۆر سپاس بۆ ئاهەنگی جەژنی ئیستەر لە بەریتانیا باخچەیەکی ئاژەڵان هەستان بە سۆپرایزکردنی ئاژەڵە ناوازەکان و ئەوانی دیکە بە شاردنەوەی خواردنی تایبەت بۆیان لە هێلکەیەکی ڕەنگا و ڕەنگا لیمۆری کلک ئەڵقەیی کە لە مەترسی ئەوەدا لەناو بچن بەڵام ئەمڕۆ لە باخچەیەکی ئاژەڵانی بەریتانیا بە بۆنەی ئاهەنگی ئیستەرەوە سوپرایزی خواردنیان بۆ کردوون و بە کڵێشەی هێلکەی ڕەنگا و ڕەنگ ئاهەنگی جەژنی ئیستەریان بۆ گێڕاون گرتەیەکی ڤیدیۆیی کە لەلایەن باخچەی ئاژەڵانەوە بڵاوکراوەتەوە دەردەکەوێت کە ئاژەڵەکان دەڕۆن بۆ لای هێلکە ئامادەکراوەکان کە پڕ کراون لە خواردنی پەتاتەی شیرین بۆیان بە بۆنەی ئەوانەوە ئاژەڵەکانی دیکەش هەندێکیان خواردنی بەتامیان دەستکەوت خواردنە سوپرایزەکەیان بریتی بوو لە خواردنە گۆشتیەکان لە کاتێکدا ئاژەڵەکانی دیکەش دەبوایە کۆشیشیان بکردایە بۆ دۆزینەوەی هێلکە ڕەنگا و ڕەنگەکان کە پڕ بوون لە خواردنی تایبەتی خۆیان بەڵام لە کۆتاییدا هەردۆزیانەوە ئایا بەلاتەوە ئاساییە وێنەکەت بگرین و گوڵێک بکەیت بە بناگوێتەوە بۆ پشتگیریکردن لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان؟ ئەمە ئەو پرسیارە بوو کە خانمە فۆتۆگرافەری کوبایی مۆنێک مۆلینێت داوای لە کۆمەڵێک پیاو کرد کە وێنای خۆیان بکەن لە دەرەوەی هەژمونی پیاوسالاری هەرچەند لە سەرەتادا زۆر دژایەتی دەکرا بەڵام لە کۆتاییدا بوو بە هەڵمەتێکی جوان و ناوازە ئەو گەنجانە بەشێکن لەو کۆمەڵە پیاوەی کە ڕازی بوون گوڵێک بدەن لە سەریان و بوەستن تا فۆتۆگرافەرە کوباییەکە مۆنێک مۆلینێت وێنەیان بگرێت زنجیرەیەک وێنەی ئەو پیاوانی کە ڕازی بوون وێنەیان بگیرێت لەم پیشانگایەدا نمایش کراوە لە کارگەی هونەری هاڤانا لە کوبا بە دوورکەوتنەوە لە چەشنە نەریتەکان هەوڵمدا بزانم چۆن دەتوانم پیاوان لە دەرەوەی هەژمونی پیاوسالاری وێنا بکەم بەڵام بۆم دەرکەوت کە ئەمە شێوازێکی زۆر نائاساییە بۆ نوێنەرایەتی کردنی پیاوان ئەو هونەرمەندە دەیەوێت لە ڕێگەی زوومی کامێرەکەی و پێمان بڵێت کەم و کورتی وێنەکان لە خەیاڵی بینراودا ڕاست بکاتەوە کە دان بە پیاوسالیاریی لاواز دانانێت هەر ئاماژەیەکی ژنانە لە پیاوێکی توشبوو بە هاوڕەگەسخوازیدا ئیدانە دەکات ئەو مشتومڕێی کە ئەم پرۆژەیە دروستی کردووە تەنانەت پێش پیشانگاکە بوو لە مانگی 2 ساڵی 2022دا کاتێک فۆتۆگرافەرەکە بڕیاریدا چەند وێنەیەکی پیاوان لە تویتەردا بڵاو بکاتەوە کە گوڵی سروشتی لەسەر دەموچاویان بوو ئەکاونتەکەی بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرا و ئەوەش زیاتر جەنجاڵی دەکەوتەوە کاتێک گوڵێکی ئەرخەوانی سروشتی دابوو لە زۆڵفی خۆی ئەوەی زیاتر تووشی سەرسوڕمانی کردین ئەوە بوو کاتێک لە تویتەر بڵاومان کردەوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا بە خێرایی گەشتە زیاتر لە 5 ملیۆن ئەکاونت و کاریگەری زۆری هەبوو ئەمەش بۆ هۆی ڕاگررتنی ئەکاونتەکەم بۆ ماوەیەکی کاتی و هێندەی تر جەنجاڵی زیاتری لێکەوتەوە چونکە 5 ملیۆن کاریگەریەکی زۆر گەورە بوو بەڵام زۆرێک پشتیوانیان لەو دەست پێشخەریە کرد وێنەی خۆیان لە تویتەردا بڵاو کردەوە و گوڵی ڕەنگا و ڕەنگ و قەبارەی جۆرا و جۆریان لە زۆڵفیاندا ئەوە زۆر گرنگ بوو چونکە ئەو پرسیارەی لێمان کردبوون ئەوە بوو ئایا ئێوە بەلاتانەوە ئاساییە وێنەتان بگیرێت و گوڵێک لە گوێتان بدەن وەک پشتیوانیەک بۆ بەرەنگاربوونەوەی توندی تویژی دژ بەژنان واتە ئایا دەتوانن لە بەردەم کامێرا بوەستن و وێنەتان بگرین وەڵامەکە نەخێر بوو کە ئەمە زۆر شتمان پێ دەڵێت
بۆ ئەنجامدانی نمایشەکە مۆنیک و تیمەکەی لە هەوارگەی پرادۆ پیاسیان دەکرد کە یەکێکە لە ڕێگا سەرێکیەکانی ناوەندی شاری هاڤانە لەوێ لە پیاوان نزیک دەبەوە و پرسیاریان لێ دەکردن و دەیانوت ئایا ئامادەیت وێنەیەک بگریت و گوڵێک لە گوێدا دابنیت بۆ پشتیوانی لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان؟ ڕۆژی سێشەمە لە ئوسترالیا و لە نیوزیلەندا هەستان بە ژمارنەوەی سەر ڕۆژ لە کۆتاییەوە بۆ سەرەتا بۆ چاوەڕوانی هاتنی مۆندیالی فیفای کچان. ڕێخەرانی پاڵەوانێتەکە هیوادارن ملیۆنەها کەس بڕوانە پاڵەوانێتەکەی ئەم ساڵ. استرالیا و نیوزیلندا چالاکیەکە سەدڕۆژی بۆ موندیالە ئافرەتانیا فیفا دەست پێکرد ji bo banga yeksanîya regez di werzişê de û gaziyeke bû temaşevanan da ku piştevaniya vê bûyerê bikin. Tenê di nav kêmî sed rojî de em ê bibin dîdevanên baştirîn lêstikvanên futbolê yên cîhanî li ser axa me li vir li Avralya û li Nûzîlanda. Du lîstikên pêşî hene ya yekem li Eden Park li Auckland de û ya duwemîn jî li vir li Sydneyê. Ev yek tê wê wateyê ku bîstê tîrmeha sala 2023 dê di dîroka futbola jinan de bibe yek ji rojên herî mezin. David Beach rêveberê evsalayê Cema Cîhaniya Jinan gotî ev pêşbirka afretan neb tenê ji bo yariya futbolê ye. Ew li ser pîrozkirina werzişên jinan û bihêzkirina jinan li seranserî cîhanê. Ji bo ku em bişên li vêrê li Astralya گۆرتنê werzeşî û jina da bikîn, em bi rastî pêtiviya ku pêngovê baştir wergirîn û ev çanda bû caman jinên cîhanê vêrê li Astralya di bandoreka dîrokî li ser werzeşîya jinan bihêlet. Ev pêşbirgeya du tîm ya ku her du welat mêvandariya wê dikin, yekem Cema Cîhaniya Topapeya Jina ye li parzemîna Başûr dê li bîstî meha heft li Sydney û Auckland dest pê ket, dema ku her duyaneyên niştimaniyên futbolê ya afretan ya Astralya û Nûzîlanda yekem yariya xwe encam den. Futbola jinan û bi salanê ku em beşdariyê di futbolê de dikin û ev derfeteke mezin e ku em mêvandariya Cema Cîhanê ya jinan li vir li Avralya bikin û bi hizra min divê em piştgiriya werzişa xwe ya jinan bikin û di nav sed rojan de yek ji mezintirîn bûyerên cîhanê pêşkeş bikin. Em bişansin ku em dikarin mêvandariya wê li vir bikin. Rêkxer di wê hîviyê de ne 2 milyar kes piştevaniya yariya evsala bikin. Hatînmayî dengê Amerîka, Washington. کۆمپانیای سەمای بالەی بەریتانیا کە سەرجەم کورسیە دووشەرخەکانیان بەکاردەهێنن بۆ چالاکی سەمای خاوەن پێداویستیە تایبەتەکان. بەم زوانە یەکەم گەشتی خۆی دەست پێ دەکات. کۆمپانیای پرۆتل دانس لەم مانگەدا نمایشی شاژنی بەفر لە سەرانسەری وڵاتەکەدا نمایش دەکەن. ئەم سەماکەرانە بەجۆرێ سەما ئەکەن وەک هەر نەیان کردبێت. سەماکەیان پێشەنگی هونەرێکی باڵایە، پێکەوە هۆڵێکی ئەم شارەی بەریتانیایان کردوێتە شوێنی ڕاهێنان سەماکردن لەسەر کورسی خاوەن پێداویستی تایبەت. وەک شوکێکە کە یەکەم جار بەسرمدا دێ هەست بە گەورەی کارەکە دەکەم، نەک لەبەرەوەی کە دەرفەتی کار دروست بکەین، بەڵکو ڕێگەیەکیشە بۆ سەماکردنێکی هونەری باڵا. ئەم کوڕە گەنجە سەماکەری بالێ بووە، بەهۆی ڕووداوی هاتوچۆ وای لێ هاتووە، خۆشحاڵە جارێکی تر لەسەر تەختی شانۆیە. چونکە لە هێندێک کاتدا کە ژینگەیەک ئامادە دەکرێت ڕەنگە خەڵک هەبن بڵێن بە سەماکەری سەرکورسیەکان لە دووە دابنێ وەک جۆرێک لە پەراوەز خستن. ئەم دەرفەتە دەیسێلمێنێ ئەو شتانێک کە ئەستەمن وەهانی. دۆزینەوەی هۆڵەکە زەحمەت بووە، دەبوو شوێنە بدۆزنەوە کورسیەکانی لابدات تاوەکو جێگەی کورسیەکانی ئەمان بەباشی بێتەوە. بە هیوان لە داهاتوودا خاوەن پێداویستی تایبەتی دیکەش بەشداری بکەن. زۆر گرنگە ببینیت کە خەڵکێک کارێک دەکەن کە زۆر پیشەیە و هیوا بەخشیشە کە پەیامێک بنێرن بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ هیوایینەوەیەکی دیلەوان ببنە بەشێک لە جوڵە جوانەکانی ئەم سەمایە. بەرهەمی ئەم مەشق و ڕاهێنانە لەم مانگەدا لە شارەکانی بەریتانیا نمایش دەکرێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. مانگی ڕەمەزان هەر بەوە بەناوبانگە مانگی ڕۆژوان و
نوێشکردن و پاڕانەوەیە. بەڵام لە پایتەختی تونس سەما و مۆسیقا و چالاکی جۆراوجۆر لە کاتی پارشێ و دوای بەربانگ بوونەتە جێی خۆشحاڵی خەڵکی شارەکە و هیواخوازن ئەو چالێکی نوێیانە ببنە هۆی ڕاکێشانی گەشتیاران و بوژانەوەی شارەکەیان. لە پایتەختە مێژوویەکەی وڵاتی تونس بە درێژایی مانگی ڕەمەزان لە کوچە و کۆڵانە تەنگەبەرەکانەوە دەنگی موزیک دەبیستیت و بە گڵۆپە ڕەنگاوڕەنگەکانیش ڕازاونەتەوە. لە ڕێگەی تێکەڵەیەک لە سەما و تەپڵ و تەنانەت نمایشی ئاگربازیەوە هیوادارن چالاکێ بازرگانیەکان و گەشت و گوزاریەکان ببوژێننەوە. وا بۆ ماوەی 2 ساڵە ئەم ئاهەنگانە بەڕێوە دەبن، هەروەها خوازیارن ئەو فشارانەش کەم بکەنەوە کە دانیشتوانی شارەکەی گرفتار کردووە. ئەم جۆرە ئاهەنگانە شارەکە دەبوژێننەوە فشاری ژیان لەسەر هەموو نەوەکان لادەبن. هەبوونی ئەم ئاهەنگانە زۆر باشن و هاوکات گرنگە بۆ بوونی چالاکی و زیندوی لە شارەکەدا. وڵاتی تونس ڕوبەڕووی چەندین ئاستەنگی ئابووری بۆتەوە بۆ پێی دارایی گشتی دەوڵەت لەژێر فشاردایە بەهۆی بەرزترین پرۆژە یاسای موچەی کەرتی گشتی لە جیهاندا بە بەراورد بە قەبارەی ئابووری ئەو وڵاتە و هاوکاتی خەرجیە گەورەکان بۆ هاوردەکردنی وزە و یارمەتیە خۆراکیەکان. سەرڕای ئەوەش خەڵک لە شقامەکاندا کۆ دەبنەوە بۆ چێژوەرگرتن لە کەشوهەوای پێشوازیکردن لە نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان. زۆر گرنگە ئێمە بەشداری چالاکی لەم شێوەیە بکەین. زۆر جوان بوو. بێرەدا تێپەڕین هیچ خیاڵێکی ئەوشمان نەبوو کە نمایشێکی لەم جۆرە سازەکرێ. بۆیە بەڕاستی پەرۆش بووین. دەستپێشخەریەکە بە ناوی ڕووناکی شارەوەیە سوود لە ڕەسەنایەتی شارە کۆنەکە وەردەگیرێت کە لە مانگی ڕەمەزاناندا زیاتر لە ڕۆژانی ئاسایی قەرەباڵغ دەبێت کاتێک تونسیەکان لە سەرانسەری وڵاتەوە سەردانیان دەکەن بۆ کڕینی جلوبەرگ یان خواردن بۆ ئاهەنگەکانی داهاتووی جەژن. ئەم ئاهەنگانە لە کاتی خۆیدایە دوای پارشیە و خەڵک دڵخۆشن بە نزیکبوونەوەی جەژن. ئەمە ناوەڕاستی مانگی ڕەمەزانە. هیوادارم بە تەندروستێکی باشەوە بۆمان بگەڕێتەوە. هیوادارم وڵاتەکە لە ئاشتیدا بێت. ئەم ئاهەنگانە تا هاتنی جەژن بەردەوام دەبن. نووسەر و دیزاینەری ئەمریکایی ئیدیس وارتن دەڵێت 2 ڕێگا هەیە بۆ بڵاوکردنەوەی ڕووناکی، یان ئەوە تا ببە بە مۆم یان ئەوە تا ببە بۆ ئاوێنەی کە ڕووناکی پەخش دەکاتەوە. تا زایڵێکی دیکە و خەم و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.